سوپای پاسدارانی کۆماری ئیسلامی ئێران بەرپرسیارەتی خۆی لە موشکبارانی هەولێر کە دەڵێ بنکەیەکی ئیسرائیلی بووە ڕاگەیاند. حکومەتی هەرێمی کوردستان ئەوەی ڕەت کردەوە و ئەو شوێنەی با کونسڵگەری نوێی ئەمریکا ناوبرد و داوای لێکۆڵینەوەی نێودەوڵەتی کرد. بەڵام پاشخانی ئەو ڕووداوە نامەی زۆری تێدایە کە ئاڕاستەی ناوەندە جیاوازەکان کراوە. لە دوای کوشتنی دوو فەرماندەی سوپای پاسداران بۆمبارانی ئیسرائیل لە سووریا، ئێران هەڕەشەی وەڵامدانەوەی ئەو کردەیەی کرد. هەر بۆیە ئەو قەوارەیە لە پێشبینی ئەو وەڵامدانەوەیدا هێزەکانی لە ناوچەی جۆلاندا خستە ئامادەییەوە. بۆیە وەڵامدانەوەی ئێران بۆ ئەو قەوارەیە چاوەڕوان کراو بوو. بڕوای استراتیژی کۆماری ئیسلامی ئێران لەسەر ئەو بنەمایە دامەزراوە کە ئەمریکا پارێزەری قەوارەی ئیسرائیلە و بەرژەوەندیەکانیان پێکەوە گرێدراوە. بۆیە لە هەر شوێنێ ئەمریکا بوونی هەبێت ئیسرائیلیش بوونی هەیە. بۆیە بە ئامانجگرتنی کونسڵگەری ئەمریکا لە هەولێر لەسەر ئەو بنەمایە بابەتێکی نامۆ نییە و پێشبینی کراوە. چاودێران چەند پەیامێکی گرنگ لە موشکبارانەوە دەخوێننەوە، لەوانە چیتر ئێران لە کارە تیرۆریستیەکان بەرامبەر زانایان و ناوەندە ئەتۆمی و استراتیژیەکانی بێدەنگ نابێت. دەیەوێت بنەمای ڕوبەڕووبوونەوە لەگەڵ ئەو قەوارەیەش بگۆڕێت، بە تایبەتی ئیسرائیل بێهێزترە لەوەی بتوانێت هاوپەیمانەکانی بپارێزێت، چونکە دەیەوێت لە پەنای هاوپەیمانەکانیدا کردەوەکانی بەهنەهێنی ئەنجام بدات. لەم ڕۆژانەدا ئاماژە بەوە درا کە واژۆکردنی ڕێکەوتنامی نوێی ئەتۆمی زۆر نزیکە. ئەوەش دوای ئەوە هات هەوڵەکانی تەل ئەبیب بۆ پەشیمانکردنەوەی ئەمریکا بە ئاکام نەگەیشتن. بەڵام لە دوای کۆبوونەوەی سێ کاتژمێری نەفتالی بینیتی سەرۆکوەزیرانی قەواری زایۆنستی لەگەڵ ڤلادیمیر پۆتینی سەرۆکی ڕووسیا، کرملین لەمپەری لە بەردەمی ڕێکەوتنەکەدا دروست کرد. بەو شێوەیە کە دەبێ گەرانتی بدرێتە مۆسکۆ بتوانێت بە ئازادانە لەگەڵ تاران بازرگانی بکات. ئەوەش جارێکی دیکە ڕێکەوتنەکەی دوور خستەوە کە تەنانەت ئێران و ئەمریکاش بەلایەنەوە جێگەی سەرسوورمان بوو. بۆچی مۆسکۆ کێشەی ئۆکرانیا تێکەڵی دۆسی ئەتۆمی ئێران دەکات؟ بۆیە دوور نییە ئەمە پەیامێکی دیکە بێت بۆ ئیسرائیل کە جێگرەوەی تێکدانی گفتوگۆکانی ڤێننا لێدانە لە بەرژەوەندیەکانی لە ناوچەکەدا. لە دوای تیرۆری ژەنەڕاڵ قاسم سولەیمانی، پەرلەمانی عێراق داوای برنەدەرەوەی هێزەکانی ئەمریکای کرد. کۆتایی ساڵی ڕابردووش ڕاگەیەنرا ئەرکی جەنگی ئەو هێزانە کۆتایی پێهاتووە، بەڵام بە ناوی مەشق و یارمەتیدانی سوپای عێراقەوە بەشێک لەو هێزانە لە عێراقدا ماونەتەوە کە لە ئەنگرانی ئێران و بەشێک لە شەقامی عێراقی داوای برنەدەرەوەیان دەکەن. هاوکات بەشێک لە ئەندامانی کۆنگرێسی ئەمریکاش ڕەخنە لە مانەوەی ئەو هێزانە دەگرن. بۆیە دەکرێت پەیامێکی دیکەش گوشار بێت بۆ برنەدەرەوەی ئەو هێزانە لە عێراق. ئەوە جگە لەو پەیامی کە ڕاستەی بەغداد دەکرێت لە پێگەێنانی کابینەی نوێدا کە پێویستە لەو دۆسیەدا ئاگاداری بنەمای هەژمونی ناوچەیی بێت. لە هەموو ئەو پەیامانە گرنگتر بۆ هەرێمی کوردستان ئەوەیە یەکڕیزی ناوخۆیی دەتوانێت بیپارێزێت، نەک بنکەی بیانی کە ناتوانن خۆشیان بپارێزن. کاتێک هەرێم نەتوانێت پارێزگاری لە سنوورەکان و ئاسایشی نەتەوەی وڵاتان بکات و خاکەکەی ببێتە مەترسی لەسەریان، پاساوی گونجاو دەداتە دەستیان بەو شێوەیە مامەڵی لەگەڵدا بکەن. ئەوان لە بناغەوە بە بیانون لەم قەوارەیە، جا پاساوی گونجاویشیان پێشکەش بکرێت.